کاگەڕەراجان ئەگەر گۆرانی بێژ نەبای حەزت دەکرد چ بای ینی ئاوەتەچی دیکە لە ژیانی خۆت یان وڵە پیشەی زۆرم کردیە پێشەوەی بمە گۆرانی حەزت لە چ بوو ئەگەر ئەوە بە هەوڵتدایە کە ببی بە گۆرانی بێژ بەڵام ئەگەر هەوڵی دیکەتدا بە حەزت دەکرد بەبچی حەزم لە زۆر پیشە وەرزش حەزم لە زۆر پیشە هەر زۆر پیشە ئێستاش هەردەیکەم ینی حەلاقیم کردیە لە فڕنی ئیشم کردیە لە قوتابخانەکان پێشتر ڕسمم لەسەر دیوار دروست کردیە کردیتم هەموم کردیە لاعیبی نادی دەنگارەی شەقلاوە بوومە لە باسکتبۆڵ و فوتبۆڵ و یەد زۆر ئیشم کردیە گۆرانیشم گوتیە باز لە حەز دەکەم و لە پێشیشم ما کە ببمە مامۆسای کۆلێژ زۆر زار هەیە ئێستا من وەکو خۆم بەڵێ حەزی من ئیدارە و قانونیشم خلاص کردیە و بە تەمامە ببمە مامۆسای کۆلێژ ئەمن وەکو حەزی خۆم حەزم لێ نەبووە نازانە قەزەکەی من چیە من حەزم لێ نییە مۆسیقا ببتە مهنەی من ببتە پیشەم حەزم لێ بووە بە حەزم لە مۆسیقاری ئێستا حەزم لێ پیشە من پیشەم مۆسیقایە هەر بژیت ئەوە حەزەکەیە یعنی ئەوەی لە لای من ئێستا من حەزم لەوەیە بەڵام ئەتوو حەزی دیکەت هەبوو غەیری گۆرانی گوتن ببی بەچی یان شتێک ئاوا ئەگەر بمە هەر شتێک ینی هەوڵی لێ بدەم دەمێ 100% ئێستا ئەو گۆرانیەی کە گۆرانێکی بابەت لە نەوەتەکان تۆماری کردیە هەر بێ و بێەوە ئەوتان پێشکەش دەکەم خۆشحاڵ خۆشەویستان ئازیزان لێرەوە دێنە کۆتایی بەرنامەکەمان و ئەو ئەڵلقەیە هیوادارین کەواتوانی بێتمان لەگەڵ کاکە ئاراراتی ئازیز دەنگێکی جوان لێرەوە سوپاست دەکەین بەڕاستی کەشەکەت خۆش کرد و بەدەست و پەنجە ناسکەکانی
ئەو برادرانێکەوە لە پشتمانن هیوادارین بەدڵتان بێ زۆر سپاس.